لە هەرێمی کوردستان چەندین پێکاتە و ئاینزای جیاواز هەیە بەشی هەرە زۆریان لەو پێکاتانە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نێزیکن یاخۆت لەگەڵ یەکێتین ئەوان دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان هەردەم پارێزەر و پاڵپشتیان بووە بۆ بەدەستێنانی مافەکانیان و هەوڵی ئاشتەوایی و پێکەوە ژیانی زۆری داوە لە نێوان هەموو پێکاتە و کەلتورە جیاوازەکاندا. بەڕاستی یەکەتی ینی مام جلال ینی فەلسفەی ئاشتی و پێکڤەژیان بەڕاستی ینی وەک یەکەت محاولاتەوێ ئەو بوون و ئەگەر پێکڤەژیانێک بێتەکردن ئەلسەر هەندێک بنەمایت ئەساسی بێتەکردن و هەر کەسێک دەورێ خۆ بە هەر ملەتێک و هەر نەتەوەک و هەر ئەقەلیکە دینیشی دەورێ خۆی ئەساسی دەهەبێ. پێکاتەکان دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان جگەلەوەی کە هەوڵی زۆری داوە بۆ ئاشتەوایی لە نێوان کەلتورە جیاوازەکان هیچ کاتێکیش پێکاتە و ئاینزایەکانی بێبەش نەکردووە لە پۆستەکانی ئیداری و حەزبی و حکومی. یەکێتی هەر لە دەستپێکی هەباتی لەسەر مەسلەی ئازادیش کردەوە مەسلەی دیموکراسی یەکێتی هیچ فەرقە نەشتووە لە ناوبینی پێکهاتەکان لە دوای 91ەوە یەکەمین سەرکردە و پشتەوانی ئێزدیان کرد بەرز مام جەلال بوو هەزار ڕەحمەتی لێبێ و دوای ئەوە هەر مەسلەی وەزیریش ئەو یەکرد مەسلەی قازی و مەسلەی حقوق و مافەکان لە دەستور و لەوانش یەکێتی زۆر دیفاعی لێ کرد. پێکاتەکانی پارێزگای نینەوەش دەڵێن ئەو پێکۆژیان و ئاشتەوایی نێوانیان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆلی گەورەی هەبووە بۆ پێکەوە ژیانی پێکاتە و کەلتورە جیاوازەکاندا لە ناوچەکانیان. یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری باڵا و سەرەکی هەبووە لە ئاشتکردنەوەی پێکاتەکان و نێزکردنی پێکاتەکان لە یەک و بە تایبەت دایمەن لە کۆڕ و کۆبنەوە جەماوەریەکان باسی ئەوەی کردووە کە دەبێت ئێمەی پێکاتەکان وەک یەزیدی و کاکەیی و شەبەک کە لە یەک نێزیک بین و پاڵپشتی یەکتر بین بۆ ئەوەی چونکە مەسیرمان مشتەرەکە و بەشێکین لە قەزیەی کوردی بۆ ئەوەی بتوانین پێکەوە پارێزگاری لە دەستکەوتەکانمان بکەین پارێزگاری لە خەڵکمان بکەین. يجب أن يتعاون جميع پێویستە هەمومان هاوکاری یەکتر بین و هاوکاری ئەو لایەنەش بین کە هەردەم هاوکارمان بووە هەوڵی ئاشتەوایی و پێکەوە ژیان دەدات بۆمان ئێمە لە کاتی نوێژ و پارانەوەکانماندا نەزایان بۆ دەکەین بۆ هەلبژاردننی پەرلەمانی عێراق بۆ هەلبژاردننی پارێزگەکان لیستەکانی یەکەتی لە هەموو پێکهاتنەکانی تێدایە لە کوردی لە عەرەبی لە برادرانی ئیزیدی و کاکەئی و شەبەک و تورکمان و مەسیحی و لە هەموو پێکهاتنەکانی ئەوانە ڕوولیان هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای دامەزراندنیەوە هەردەم پارێزەر و پاڵپشتی پێکاتە و کەلتورە جیاوازەکان بووە و لەسەر ئاستی عێراق و کوردستانیش هەوڵی داوە بۆ بەدەستێنانی مافی پێکاتەکان و ئاشتەوایی و پێکەوە ژیان لە نێوان هەموو پێکاتە و ئاینزایەکاندا. گەیلان بۆتانی کورسات نیوز مۆسڵ.